سڵاو بەخێربێنەوە بۆ KBO ڕیکاپس. ئەم جارەش هاتینە وڵاتان بۆ کورتکردنەوەی یەکێک لە خۆشترین زنجیرەکان بە ناوی تەهران کە باس لە هەواڵگرێکی ئیسرائیلی دەکات کە دزە دەکاتە نێو خاکی ئێران و هەوڵی هاکردنی سیستەمی بەرگری ئێران دەدات با دەست پێ بکەین. سەرەتای زنجیرەکەمان بە دیمەنی فڕۆکەیەک دەست پێ دەکات کە لە هیندستان هەڵدەستێت و لە ئوردن دەنیشێتەوە. دوو کەسی بەڕەگەز ئیسرائیلی ڕێگای خۆیان دەکەنەوە بۆ دۆزینەوەی جێگەی فڕۆکەکەیان. لەو کاتەدا فڕۆکەکە دەست دەکات بە هەستان و جەوی گەشتیارەکان تێک دەچێت بەهۆی ئەوەی فڕۆکەکە کۆنا. لە کاتی ڕۆشتنیاندا فڕۆکەکە تووشی کێشە دەبێت لە یەکێک لە بزوێنەرەکانیدا بەهۆی ئەو کێشەیەوە پێویست دەکات لە تارانی پایتەختی ئێران بنیشنەوە. دوو کەسە ئیسرائیلیەکان نیگەرانن بەهۆی ئەوەی لە ئێران دەنیشنەوە چونکە ئەوان دوژمنی سەرسەختی ئێران و دەترسن هێرش بکرێتە سەریان. هەرکە فڕۆکەکە دەنیشێتەوە دەبدرێن بۆ ژووری لێپرسینەوە. لە هەمان فڕۆکەدا ژنێکی نیقابدا دەبەزێت و دەچێتە دەستشۆر. جلو بەرگەکان ئاڵوگۆڕ دەکەن لەگەڵ کچێکی تر و شوێنی یەکتر دەگرنەوە. لەو کاتێک کە دەردەچێت لە دەستشۆرەکە خۆی بە کچە ئیسرائیلەکەدا دەکێشێت و کچەکە دەناسێتەوە کە پێشتر لە هەمان یەکەی سەربازی بوون و داوای یارمەتی لێ دەکات. لەو کاتەدا قسەکانیان پێ دەپڕدرێت و کچەکە وا نیشان دەدات کە کچە ئیسرائیلەکە ناناسێت و شوێنەکە بەجێ دەهێڵێت. دەتوانێت بڕواتە دەرەوە لە فڕۆکەخانەکە بەهۆی ئەو کارتێک کە لەگەڵ کچەکەی تر گۆڕی بوویانەوە. دەزانین ئەو کچەی کە جێگای لەگەڵ گۆڕیوەتەوە ناوی ڤێلایە کە لە بەشی وزەی ئێران ئیش دەکات. کچەکەی تر ناوی تامارە، ئەو بریکاری مۆسادە و هاکەری کۆمپیوتەرە و لە ئەرکێکی نهێنیدایە. ئەرکی تامار بریتیە لە هاکردنی سیستەمی بەرگری ئاسمانی ئێران و داخستنی ڕادارەکەی بۆ ئەوەی هێزی ئاسمانی ئیسرائیل بتوانێت کارگەی توێژینەوەی ئەتۆمی بۆردومان بکات بۆ ئەوەی ڕێگریان لێ بکات لە هەبووی بۆمبی ئەتۆمی و بۆ ئەنجامدانی ئەم کارە پێویستی بەهاکردنی وێزگەی کارەبایی شارەکە هەیە و بۆ ئەوەی ئەو کارە بکات پێویستە کۆدێک بەدەست بێنێت و بەم شێوەیە داوا لە هاکەرێکی ناوخۆی دەکات کە لە تۆڕی دارکدا چاوی پێکەوتووە و هاوڕێتی کردووە. کوڕەکە نازانێت کۆدەکە دەتوانێت چی بکات، ڕازی دەبێت بۆ کارە لە بەرامبەر ژوارێکدا. هاوسەری ڤێلا لەبارەی گۆڕینەوەی کچەکان دەزانێت. پیاوەکە پێش ئەوەی بڕوات بۆ ئیش هیوای سەرکەوتنی بۆ دەخوازێت و هیوای سەلامەتی بۆ دەخوازێت. لەم نێوەندەدا لە فڕۆکەخانە کاتێک سەرنشینەکانی ئیسرائیل دەخێن ژووری لێکۆڵینەوەکە چەکە بە کوڕەکە دەڵێت کە لە دەستشۆرەکە کچێکی بینیوە کە ناسراو بۆ لای. هەروەها لە فڕۆکەخانە ئەفسەرێکی هەواڵگری ئێران فەراز کەمالی خەریکە سواری فڕۆکەیەک دەبێت بۆ پاریس بۆ چارەسەرکردنی هاوسەرەکەی و لەبارەی ئیسرائیلیەکانەوە نازانێت. دەچێت چاوپێکەوتنیان لەگەڵدا بکات و داوا لە هاوسەرەکەی دەکات لە دەواازەکە چاوەڕێ بکات. دوای لێکۆڵینەوەیان دەیەوێت بۆ ماوەی ڕۆژێک بیان وستێنێت بەڵام سەرۆکەکەی مۆڵەتی پێنادات. بەڵام کاتێک نووسراوەکە دەخوێنێتەوە ئەو قسانی تێدایە کە ئەوان باسییان کردووە کاتێک بەتەنیا بوون. ئەو دەربارەی ڕووداوی دەستشۆرەکە دەزانێت و کاتێک سەیری کامێرەی چاودێریەکان دەکەنەوە ئەو دڵنیایە کە کچەکان شوێنەکانیان گۆڕیوەتەوە. بەپەلە داوای وەستاندنی فڕۆکەکە دەکات. فەراز دەچێتە لای هاوسەرەکەی و ئاگاداری دەکاتەوە کە ناتوانێت دیاوەری بکات لە گەشتەکەی چونکە شتێکی گرنگ هاتۆتە پێشەوە. بەڵام دواتر بە دڵنیاییەوە دێت بۆ لای. لە کاتی گەڕانەوەیدا دەزانێت کە نەتواندراوە گەشتەکە بوەستێنرێت چونکە فەرمانەکە زۆر درەنگەیشتووە. ئێستا دەبێت چاوەڕێ بکەن تا لە هیندستان دەنیشێتەوە بۆ ئەوی بزانن ئەو ژنە کێیە کە لە فڕۆکەکەدایە. لەم نێوەندەدا تامار گەیشتە کۆمپانیای وزە و بە یارمەتی هاکەرەکە توانی دەستی بکات بە سێرڤەرەکان و دەست دەکات بە پەیوەندیکردن بە کەسانی سەروی خۆی لە ناوەندی فەرماندەی ئیسرائیل. بەڵام لە کاتی پرۆسەکەدا لەلایەن سەرۆکەکەیەوە ئیشەکەی دەوەستێت. ئەو دەزانێت کە سەرۆکەکەی دەستدرێژی کردوتە سەر ڤێلا ئەو کەسەی کە جێگای لەگەڵ گۆڕیوەتەوە. شەڕێک ڕوو دەدات و کچەکە پاڵ بە کوڕەکەەوە دەنێت و دەکەوێتە خوارەوە و دەمرێت. لە هەمان کاتدا پیاوێک خۆی نیشان دەدات کە یەکێکە لە پیاوەکانی ئیسرائیل و جەستەکە دەشارنەوە. تامار دەچێتە ژوورەوە بۆ تاواکردنی کارەکە. لە کاتێکدا مەسعود بانگی تیمێکی پاکەرەوە دەکات بۆ فڕێدانی جەستەکە. تامار پرۆسەی سەرەتایی تەواو دەکات. بۆ ئەوەی پرۆسەکە تەواو بکات دەبێت پەیوەندی بە سێرڤەرێکی ترەوە بکات و ئەویش دەچێت بۆ ئەوەی ئەو کارە ئەنجام بدات. لەلایەکی ترەوە پێش ئەوەی مەسعود بتوانێت تەرمەکە پاک بکاتەوە لەلایەن تیمی پاکردنەوەوە دەدۆزرێتەوە. تامار لەوە ئاگادار دەکاتەوە و داوای لێ دەکات لە ئۆفیس دەربچێت. بەڵام تامار دەیەوێت کارەکە تەواو بکات. دەزانێت کە ئەوان جارێکی تر چانسێکی ئەوە باشیان بۆ نایەتە پێشەوە. بەڵام ئەو ناتوانێت تەواوی بکات چونکە لەو کاتەدا هەموو کارمەندەکان بانگ دەکرێن بۆ لێکۆڵینەوە. تامار سەرۆکەکانی خۆی لەبارەی دۆخەکەەوە ئاگادار دەکاتەوە و پێیان دەڵێت کە پێی وایە هاوسەری ڤێلا لەبارەی ئەوە ئاگادارە کە دەستدرێژی کراوەتە سەر ژنەکەی. لەم نێوەندەدا دوجار فڕۆکەکە لە هیندستان نیشتەوە و توانیان ئەو ژنە بناسن کە شوێنەکانیان لەگەڵ یەکتر گۆڕیوەتەوە. ئێستاش دەیناسن کە ڤێلایە. لە کاتێکدا مەسعود بۆ ئەوەی تامار ئازاد بکات هاوسەری ڤێلا دەکوژێت. وا دەکات بۆ خۆکوژیەک دەربکەوێت و وای لێکرددان پێدانانێک بنووسێت و دامبەوە دابنێت کە ئەو ڤێلای کوشتووە. و کاتێک تامار دەهێنرێت بۆ ماڵەکەی مەسعود داوای لێ دەکات ڕابکات. لە هەمان کاتدا فەرازیش گەیشتە ئەوێ و ئەویش بە دوایدا ڕادەکات.
تامار بۆ ئەوەی مەسعود بپارێزێت لە لای ئەو ڕادەکات دەتوانێت خۆی لە فەراز دەرباس بکات. تامار سەرۆکەکانی ئاگادار دەکاتەوە کە متمانەی بە مەسعود نییە بەهۆی ئەوەی کە ئەو زۆر زیرەکە و هەموو شتێکی دەربارەی ڤێلا دەزانی. لە کاتێکدا فەراز دڵنیایە لەوەی کە ئەو کەسەی کە خۆی وەک ڤێلا ناساندووە بریکارێکی بیانیە و دەیەوێت وێنەکەی بڵاو بکاتەوە، بەڵام سەرۆکەکەی ئەو داوایە ڕەت دەکاتەوە بە هۆکارەی کە نایانەوێت دوژمنەکانیان بزانن کە ناسنامەی سیخوڕەکەیان ئاشکرا کردووە. فەراز لە عەلیەوە دەزانێت کە هەمان ئۆتۆمبیل لە ئۆفیسی ڤێلا و هەروەها ماڵەکەیدا بینراوە. ژمارە ئۆتۆمبیلەکە دەگرن و دەزانن کە خاوەنەکەی بەناوی مەسعود تەبرێزیە بە بریکاری گەشتیاری ناسێنراوە. و فەراز بیری دێتەوە کاتێک دوای کچەکە دەکەوت ئەوی بینیوە و داوا لە پیاوەکانی دەکات چاویان لەسەر بێت. لەلایەکی ترەوە تامار دەچێتە ماڵی پوری و دەزانین کە دایک و پوری بەناوی ئارەزوو پەیوەندیان باش نەبووە. لە کاتێکدا پوری بڕیاریدا لە ئێران بمێنێتەوە و بەم شێوەیە هاوسەرەکەی داوای لێکرد هەموو پەیوەندیەکان لەگەڵ خێزانەکەیدا بپچڕێنێت. تامار توانی ڕازی بکات کە ڕێگەی پێبدات بۆ شەوێک لە ماڵەکەیدا بمێنێتەوە و بە خێزانەکەی دەڵێت کە تامار یەکێکە لە خوێندکارە پێشوەکانی و بۆ شەوێک لەوێ دەمێنێتەوە. تامار جارێکی تر پەیوەندی بە هاکەرەکەەوە دەکات و لێی دەپرسێت ئایا دەتوانێت پاسپۆرتی بۆ بهێنێت و ئەویش ڕازی دەبێت کە ئەمە بکات بەمەرجێک شتێکی بۆ بکات و داوای لێ دەکات ڕۆژی دواتر بچنە ژوانێکی تر. دەگەڕێینەوە بۆ ئیسرائیل. سەرپەرشتیاری تامار بەناوی یائێل نەیدەزانی تامار لەکوێیە، دەچێتە سەردانی ماڵەکەی و لاپتۆپەکەی وەردەگرێت و دوای چوونە ناو لاپتۆپەکەی توانی شوێنەکەی کۆد بکاتەوە. تامار ناونیشانەکەی دەنێرێت و داوا دەکات مەسعود بە دوای دابێت. کاتێک تامار خۆی ئامادە دەکات بۆ ڕۆشتن، ئامۆزاکەی پلانی هەیە بچێتە ناو خۆپیشاندانێک و داوای لێ دەکات لەگەڵیدا بەشداری بکات، بەڵام تامار ڕەتی دەکاتەوە و دەچێتە لای هاکەرەکە لە پارکێکدا و ئێمە دەزانین کە ناوی هاکەرەکە میلادە و ئەو دەیەوێت تامار یارمەتی بدات دەداخستنی کامێراکان لە ناوەندی شار کە لەوێ دەچن بۆ خۆپیشاندان بۆ ئەوەی هیچ کامیان نەتوانرێت بناسرێنەوە و دەستگیر بکرێن. تامار یارمەتی دەدات و دەیەوێت ئەویش بە هەمان شێوە یارمەتی بدات بۆ وەرگرتنی پاسپۆرتەکە، بەڵام کوڕەکە پێداگری دەکات کە ئەو بەشداری لە ناڕەزایەتەکەدا بکات و لەگەڵ خۆیدا دەیبا وە لە ناڕەزایەتەکەدا شتەکان لە دەست دەردەچن. کاتێک لایەنەکانی دش بەیەک لەگەڵ یەکتردا بەریەک دەکەون و شەڕ دروست دەبێت. جگەلەوەش تامار خۆی دەبینێتەوە کە لە دژی ئامۆزاکەی لەسەر ئەو پرسەوە ستاوە. لە کاتێکدا عەلی بە دوای مەسعوددا دەگەڕێت لە جیاتی ئەوە تامار دەدۆزێتەوە و کاتێک دەچێت بۆ گرتنی لەلایەن مەسعودەوە دەوەستێنرێت کە ئەمەش دەرفەتی هەڵهاتنی بە تامار بەخشی. تامار دەگەڕێتەوە ماڵەوە، بەڵام ئامۆزاکەی نیگەرانە لەوەی کە بینیویەتی لە خۆپیشاندانەکە دژی ئەو بۆ داوای لێ دەکات ماڵەکە بەجێ بهێڵێت و لە کاتی ڕۆشتنیدا لەلایەن ئامۆزاکەیەوە بۆسەی بۆ دادەندرێت و هێرش دەکرێتە سەری. هەرچەندە تامار هەندێک دەست دەکاتەوە، بەڵام پیاوەکان زاڵ بوون بەسەریدا. تامار دەچێتە شوێنی میلاد و داوای لێ دەکات پاسپۆرتی بۆ وەربگرێت و ئەویش پارەی پێدەدات لە بەرامبەردا بۆ شەوەکە لەو شوێنە بەسەر دەبات. لە کاتێکدا عەلی بە دوای مەسعوددا دەگەڕێت کە بڕیارە تامار هەڵبگرێت، دوجار دەستگیری دەکەن، بەڵام مەسعود ئاگاداریان دەکاتەوە کە ئەو هیچ نازانێت و ئەو تەنها بریکاری گەشتیاریە. بەیانیەکەی تامار تێدەگات کە میلاد هەموو پارەکەی خرج کردووە و ئەو هیچ ڕێگەیەک نازانێت بۆ وەرگرتنی پاسپۆرت، بەڵام میلاد دەڵێت کە ئەگەر پاسپۆرتی ڕاستەقینەی هەبێت دەتوانێت یەکێکی بۆ دروست بکات. تامار بزانینی ئەمە دەڕوات بۆ ئەوەی پاسپۆرتێکی ڕاستەقینە بەدەست بهێنێت. لە کاتێکدا ئامۆزاکەی کە قۆڵێکی شکاوە لەلایەن هاوڕێکانیەوە داوای لێ دەکەن کە راپۆرت دەربارەی ئامۆزاکەی بدات لای دەسەڵاتداران کە چۆن توانای شەڕکردنی بەهێزی هەبووە. دڵنیای دەکاتەوە کە هیچ شتێک بەسەر خێزانەکەیدا نایێت و وەک خۆی باسی دەکات خێزانەکەی دەپارێزرێت لەلایەن دەسەڵاتدارانەوە. بنەماڵی تامار دەگەڕێن و دایکی فەراز لە ناسنامەی ڕاستەقینەی کچەکەی ئاگادار دەکاتەوە و ناوی ڕاستەقینەی کچەکە دەزانێت. تامار دەچێتە ناو ماڵی پوری و کەس لەوێ نابینێت. دەتوانێت پاسپۆرت بەدەست بهێنێت. کاتێک پاسپۆرتەکە بۆ میلاد دەهێنێت دەزانێت کە ناوی ڤێلایە و لە کاتێکدا پرسیاری زیاتری لێ دەکات چیرۆکێک دروست دەکات و ئاگاداری دەکاتەوە کە لە کۆمپانیایەکی کارەبایی کار دەکات و هەوڵی دەدا لە چەند ناوچەیەکدا کارەبا دابخات و هەر بۆیش داوای یارمەتی کرد لە کۆدەکە و هیوای ئەوە بوو کە کارەبا لە چەند ناوچەیەک ببڕێت و بەو هۆیەوە سەرۆکەکەی تاوانبار دەکرێت و دەربکرێت و ئەویش ئازاد دەبێت چونکە سەرۆکەکەی بەردەوام دەستدرێژی کردوتە سەری. بەڵام پێش ئەوەی بتوانێت ئەوە بکات مێردەکەی سەرۆکەکەی کوشت. لە هەمان کاتیشدا خۆشی کوشتووە بەهۆی ئەوەی کە شەرەفی لەدەستداوە. جگەلەوەش ئەوە برای هاوسەرەکەی بوو کە هێرشی کردە سەری. ئێستاش پۆلیسیش بە دوایدا دەگەڕێت و بەم شێوەیەش دەیەوێت پاسپۆرتێک دروست بکات و دەربازی ببێت. و میلاد کاتێک گوێ لە چیرۆکەکە دەبێت پاسپۆرتێکی بۆ دابین دەکات. لە ماوەی چەند کات ژمێرێکدا تامار ئامادەیە بۆ ڕۆشتن. ئەوانیش لە شەودا باوەش دەکەن بە یەکتریدا و ماڵ ئاوایی لە یەکتر دەکەن. میلاد پێی دەڵێت کە ئەگەر ئەو بێوێت کارەبا لە شارەکەدا بکوژێنێتەوە ئەوە هێشتا
کاتێک تامار ئامادەیە بۆ ڕۆشتن ئەو تێدەگات کە ئەوەی پێویستە بیکات گرنگە بۆ وڵاتەکەی و کاتێک دەزانێت کە دەرفەتێکی تری هەیە بۆ ئەنجامدانی کارەکە دەگەڕێتەوە و پەشیمان دەبێتەوە لە ڕۆشتن. لەم نێوەندەدا هاوسەری فەراز لە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو دەبێت و خەریکە دەگەڕێتەوە، بەڵام لەلایەن ئیسرائیلیەکانەوە دەڕفێنرێت بە فەرمانی گۆرێف سەرۆکی ئەم ئۆپەراسیۆنە لە مۆساد. واگەداری فەراز دەکاتەوە کە ژنەکەی ڕفێنراوە، ئەگەر دەیهەوێت جارێکی تر هاوسەرەکەی ببینێتەوە دەبێت مەسعود ئازاد بکات و ڕێگای بدات وڵاتەکە جێپێڵێت. فەراز بەزانینی ئەمە مەسعود لە زیندان دەردەهێنێت و ڕێگەی پێدەدات بڕوات، بەڵام ئاگاداری دەکاتەوە هەرگیز نەگەڕێتەوە بۆ ئێران و هەڕەشە لە مەسعود دەکات ئەگەر هاوسەرەکەی شتێکی بەسەر بێت ئەوە مەسعود جارێکی تر چاوی بە منداڵ و ژنەکەی ناکەوێتەوە. مەسعود دەترسێت خێزانەکەی بەتەنیا لە ئێران بەجێپێڵێت، ئەویش بڕیار دەدات بمێنێتەوە. کاتێک گۆرێف دەزانێت کە ناتوانێت بڕیاری مەسعود بگۆڕێت، فەرمان دەدات بیکوژن بەهۆی ئەوەی کە زۆر شت دەزانێت. سەرۆکەکەی کاتێک دەزانێت کە فەراز مەسعودی ڕزگار کردووە متمانی پێناکات و تۆمەتباری دەکات بەوەی یارمەتی ئیسرائیلیەکان دەدات. لەم نێوەندەدا تامار سەرۆکەکەی لە شێوازێکی دیکەی چوونە ناو تۆڕەکە ئاگادار دەکاتەوە و دەیانەوێت ئەو کار لەسەر ئەوە بکات، بەڵام بۆ ئێستا ئەوان پلانێکی تریان هەیە و ئەگەر شکستی هێنا ئەوە پلانی تامار بەکاردەهێنن. میلاد تامار ئاگادار دەکاتەوە کە دەبێت بچنە دەرەوە لە شارەکە بۆ ئاهەنگێک بۆ ئەوەی ئەو کەسەی پەیوەندیان لەگەڵ هەیە بیبینن. کاتێک دەگەنە ئەوێ تامار دەزانێت کە ئەو کەسانە دەرمانی بێهۆشکەر بەکاردەهێنن، هەروەها ئەوانیش داوا لە تامار دەکەن بەکاری بهێنێت، بۆیە دەتوانن شەوێکی خۆش بەسەر بەرن و بە خۆشی کۆتایی پێبهێنن. بەیانی تامار مۆبایلی میلاد حەق دەکات و دێنێرێت بۆ ناوەندی فەرماندەی خۆی، بەڵام هاوڕەکەی میلاد ئەمە دەبینێت و لەبەر ئەوەی ئەو کەسێک کە میلاد دەویست بیبینێت هەرگیز لە ئاهەنگەکەدا دەرنەکەوت. تامار داوا دەکات بگەڕێنەوە بۆ شارەکە و لەوێ ئەو کەسە ببینن و میلادیش ڕازی دەبێت. دەگەڕێنەوە بۆ شار، ئەویش پەیوەندی بە هاوڕێکەیەوە دەکات و پێی دەڵێن کە بەنیازن چی بکەن و داوای لێ دەکەن یارمەتیان بدات و دڵنیای دەکەنەوە کە ئەوان بەنهێنی دەهێڵنەوە و هیچ شتێک ناکەوێتە سەر ئەو، بەڵام ئەو دوو دڵە و ئاگاداریان دەکاتەوە کە ئەو ئاسوودە نیە لە ئەنجامدانی و دەڕوا. تامار دەیەوێت میلاد جارێکی تر هەوڵ بداتەوە و دووبارە بانگی هاوڕەکەی دەکات بۆ نانی ئێوارە. یا ئێل کارەکانی بۆ تامار ڕێکخستووە و پاسەوانی بۆ دابین کردووە بۆ کاتی پێویست، و لە کاتی چاوەڕوانیدا هاوڕەکەی میلاد خۆی نیشاندا و پرسیاری زۆری لە کچەکە دەکرد. لە کۆتاییدا بووی دەرکەوت کە ئەو ڤێلانیە، هێرش دەکاتە سەر کچەکە و یا ئێل فەرمان بە پاسەوانەکە دەکات بچێتە ژوورەوە، بەڵام تامار ڕێگریان لێ دەکات لە کوشتنی میلاد. ئاگاداریان دەکاتەوە کە ئێستاش ئەو ڤێلایە ماڵەکە پاک دەکەنەوە. لە کاتێکدا چاوەڕی هاوڕەکەی میلاد دەکەن لە ناکاو دەردەکەوێت، هێشتا ئامادە نییە کە یارمەتیان بدات، بەڵام تامار ناچاری دەکات کە یارمەتیان بدات و دواتر دەچنە خانوویەکی سەلامەت. لەلایەکی دیکەوە فەراز کە ئارەزووی بەکاردەهێنا توانی باوکی تامار ڕازی بکات کە بێتە تورکیا، چونکە پێویستی بە یارمەتی هەیە. و کاتێک دەگاتە تورکیا فەراز دەیبەستێتەوە وێنەکەی دەنێرێت بۆ گۆرۆڤ و ئاگاداری دەکاتەوە کە ئەگەر ژنەکەی ئازاد نەکرێت ئەوە دەیکوژێت. ئەوان بووی ڕوون دەکەنەوە کە ئامادەن ژنەکەی ئازاد بکەن، بەڵام ئەو بۆ سەفەرکردن گونجاو نییە. لەم نێوەندەدا کاتێک دەیانهەوێت پلانی هێرش بدەن، دانیێل یائێل بەزانینی جددیەتی دۆخەکە داوای مۆڵەت دەکات بۆ گەشتکردن بۆ ئێران بۆ پشتگیریکردنیان. لە کاتێکدا عەلی لە ئاسایشی ئەلکترۆنی سەردانی وێزگەی کارەبا دەکات و لە ئەگەرەکانی هاکردن و هێرشکردنە سەریان دەکۆڵێتەوە. هاوڕەکەی میلاد بەم قسەیە ترسی لێدەنیشێت کە ئاشکرا بێت ئەو یارمەتیە هەڵدەوەشێنێتەوە کە بۆ تامار دابینی کردووە، بەڵام ئەوان میلاد بەکاردەهێنن بۆ ئەوەی هەڕەشەی زیاتری لێ بکەن. دوجاریش جارێکی دیکە یارمەتیەکان بۆ دابین دەکات، بەڵام ئەم جاریان تەڵەیەک بوو بۆ ئەوان و لە کاتێکدا خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆشتن تامار وێنەیەکی باوکی لە فەرازەوە پێدەگات، داوای لێ دەکات خۆی ڕادەست بکات. یا ئێلپی دەڵێت کە ئەوان لەم بابەتە ئاگاداریان نەکردوێتەوە چونکە نایانەوێت ئەوسا قاڵ بێت. جگەلەوەش ئەوان باوکیان دۆزیوەتەوە و بڕیارە ڕزگاری بکەن، پێویستە خۆی کۆبکاتەوە و بەرەو وێزگەی کارەبا بڕۆن، بەڵام تامار ناتوانێت بەسەر هەستەکانی دازاڵ بێت و لە ڕێگادا دەوەستن چونکە و هەست بە نەخۆشی دەکات و ئەم ئۆپەراسیۆنە لە کار دەکەوێت. بەڵام فڕۆکەکانی ئیسرائیل لە ئاسماندا هەوڵی هێرشکردن دەدەن. لە هەمان کاتدا باوکی تامار لە تورکیایە و بریکارەکانی مۆساد دەچن بۆ ڕزگارکردنی فەراز. ئەوان دەبینێت و دەیهەوێت باوکی تامار بکوژێت، بەڵام پەشیمان دەبێتەوە و دەڕوات. تامار لە ڕێگەی گەڕانەوەی بۆ ماڵە پارێزراوەکە پەیوەندی بە باوکیەوە دەکات و دوجار ئارام دەبێتەوە کە گوێی لە دەنگی دەبێت و دەگەڕێنەوە بۆ ماڵە پارێزراوەکە و دەست دەکەن بە ئامادەکاری بۆ ڕۆشتن. لەلایەکی دیکەوە لە ناوەندی فەرماندەیی دەزانین کە ئۆپەراسیۆنی زەمینی شکستی هێناوە. گۆرێف لە یائێل دەپرسێت کە کاتی ئەو هاتووە پەیوەندی بە سەرچاوەیەکەوە بکرێت. ئێستا تاکە ڕێگەیە کە هەیەن ئەوەیە کە لە وێزگەی هێزی ئاسمانیەوە هاک بکرێت و دەستی پێ بگات. و ئێمە دەزانین کە ئەو کەسەی کە یائێل پەیوەندی لەگەڵ هەیە سەرۆکی ئاسایشی ئێرانە و ئاگاداری دەکاتەوە کە ئەو دەتوانێت وردەکاریەکانی سێرڤەرەکەی بۆ دابین بکات، بەڵام دەبێت بۆ خۆیان بچنە ژوورەوە و کارەکانی تر تەواو بکەن. تامار ئاگاداری دەکاتەوە کە دەتوانرێت ئەنجام بدرێت،
بەڵام بۆ ئەوەی ئاسایشی دەرەوە بشکێنن ئەوان پێویستیان بە یارمەتی میلاد دەبێت چونکە ئەو زیاتر ئاشنایە بەو شتە تامارتوانی میلاد بۆ هەمان شت ڕازی بکات و دەگەڕێنەوە بۆ سیستەمەکەی بۆ ئەوەی سیستەمەکە حاک بکەن. تامار نامی بۆ دەنێرێت و داوای لێ دەکات متمانی پێ بکات چونکە هەوڵ دەدات بە زیندوی بهێڵێتەوە. لەم نێوەندەدا عەلی دەچێتە لای سەرۆک و لە دزەکردنێک لە وێزگەی کارەباوە ئاگاداری دەکاتەوە بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە و داوای لێ دەکات کەیسەکە بگوازێتەوە بۆ ئاسایشی نیشتیمانی. عەلی گوماناویە لەم بارەیەوە شوێنی میلاد دەنێرێ بۆ فیراس. هەرکە فیراس دەگاتە ئەوێ ئەوان لەوێ نەمابوون بەڵام بۆ زانیاریانی کە لە دوای خۆیان بەجیان هێشت بوو توانی بزانێت کە بەرەو بنکەی هێزی ئاسمانی دەڕۆن و لە بنکەکەدا توانێن لە ڕێگەی دەواازەی یەکەمەوە بسنە ژوورەوە بەڵام لە کاتی پشکنینی پەنجەمۆردا تەنیا میلاد و تامار توانیان بڕۆن. تامار ئاگاداری دەکاتەوە کە ئەو کاری کردووە بۆ ئەوەی دەرفەتی هەڵهاتنیان پێ بدات. پێش ئەوەی بڕوات ئەو بە تامار دەڵێت کە زۆر ئاسانە بچێتە ناو سیستەمەکەەوە و هەست ناکات کارێکی ڕاست بکەن. لە کاتێکدا میلاد دەڕوات یا ئێلداوە لە پیاوەکان دەکات شوێنی بکەون. تامار لە کۆتاییدا دەتوانێت کۆدەکان تا بەزێنێتە سەر سیستەمەکە وە کاتێک لە بنکەکەەوە دەهاتە دەرەوە فەرازیش گەیشتە ئەوێ. لەو کاتەدا فەراز تاماری بینی و دەستی کرد بە شوێنکەوتنی. تامار دەگەڕێتەوە بۆ ماڵە سەلامەتەکە و دەست دەکات بە گواستنەوەی زانیاریەکان بۆ ناوەندی فەرماندەی. دوجار کۆنتترۆلی ڕاداری ئێرانیان هەیە و ئەوان فڕۆکە جەنگەکان دەنێرن بۆ ئێران چونکە لە سیستەمی بەرگری ڕاداری ئێراندا دیار نامێنن. لە کاتێکدا فەراز بە دوای تاماردا دەگەڕا گەیشتە کۆگاکە و بانگی عەلی دەکات بۆ پشتیوانی و کاتێک بینی ئۆتۆمبیلێکی دیکە دەچێتە ژوورەوە بە دوایدا دەڕواتە ژوورەوە. تامار کە سەیری سیستەمەکەی دەکرد توانی بزانێت کە فێڵیان لێکراوە و لە ڕاستیدا فڕۆکەکانی ئیسرائیل لە ڕاداری ئێراندا دیارە و لە کاتێکدا هەوڵ دەدات ناوەندی فەرماندەی ئاگادار بکاتەوە یا ئێلڕێگری لێ دەکات و دەزانن کە ئەو بریکارە لەگەڵ سەرۆکی ئاسایشی ئێران کار دەکات. سەرۆک ئامادەیە فڕۆکەکان بخاتە خوارەوە. فەراز کە دەچێتە ناو خانووە سەلامەتەکەەوە تەقە لە پاسەوانەکان و یا ئێل دەکات و کاتێک دەچێتە ناو ماڵەکەەوە تامار تەقەی لێ دەکات و ئەو ناوەندی فەرماندەی لە فێڵەکە ئاگادار دەکاتەوە و فڕۆکەکان دەست دەکەن بە پاشەکشەکردن. کاتێک ئێرانیەکان دەبینن فڕۆکەکان پاشەکشە دەکەن دەست دەکەن بە تەقەکردن لیان. لە کاتێکدا تامار کە لە فەرازەوە دەزانێت کە ئەو زیانی بە باوکی نەگەیاندووە ڕێگەی پێدەدات بژی و ئەو میلاد ئازاد دەکات. لە کۆتایی زنجیرەکەدا دەبینین تامار لەگەڵ میلاد هەڵدێن و تەنها یەک فڕۆکە زیانی پێگەیشتووە و ئەوانی تێ ڕزگاریان بووە. ئەو فڕۆکەوانە ئیسرائیلی کە دەستگیر کرابوو لە زیندان دەبینین کە کات دەژمێرێت بۆ دەرپازبوون. لەلایەکی ترەوە تامار و میلاد خۆیان شاردۆتۆ لەدەست پۆلیس. تامار دەیهەوێت بەردەوام بێت وەک هەواڵگرینهێنی ئیسرائیلی لە ئێران و میلادیش دەیهەوێت ئێران بەجێپێڵێت. میلاد لە ڕێگەی تریاک فرۆشتنەوە دەیهەوێت پارەی چوونە دەرەوە بە قاچاغ بەدەست بێنێت. لەلایەکی ترەوە دەبینین پور و خزمەکانی تامار دەستگیر کراون. دووبارە تامار لەگەڵ ئیسرائیلەکان هەوڵ دەدات ئەو فڕۆکەوان ڕزگار بکەن کە دەستگیر کراوە و پلانێکی تۆکمەی بۆ دادەڕێژن. لەلایەکی ترەوە سەردار محەممەدی ئەو کەسەی پلانی فڕۆکەکانی ئیسرائیلی شکست بهێنا بووە فەرماندەی گشتی سوپای پاسدارە. فەراز دەبینین کە لە برینداربوونەکەی باش بووتەوە و لەگەڵ عەلی هاوکاری بەردەوام لە گەڕان بە دوای میلاد و تاماردا فڕۆکەوانەکەی ئیسرائیل خۆی ژارخوار دەکات و بە پەلە دەیبەنە نەخۆشخانە بە پلانێکی داڕێژراوی ئیسرائیلیەکان بە سەرپەرشتی تامار دەتوانن فڕۆکەوانەکە ڕزگار بکەن. تامار لە پرۆسەکەدا دەکەوێتە مەترسیەوە بەڵام لەلایەن دکتۆری دەرووناس بە ناوی مەرجان ڕزگار دەکرێت کە ئەویژێکێکە لە سیخوڕەکانی ئیسرائیل. دوای بیستنی ئازادبوونی فڕۆکەوانەکە سەردار محەممەدی سەرجەم خزمەکانی تامار لە سێدارە دەدات وەک تۆڵەکردنەوەی. لەو کاتی میلاد دەیهەوێت لەگەڵ قاچاقچیەکان ڕێک بکەوێت تامارەگەداری دەکاتەوە کە بێتە لای و لە ئێران دەربچێت بەڵام لەو کاتەدا فەراز میلاد دەبینێت و بە دوای دەکەوێت. لەو کاتێک کە زۆر نزیکە دەستگیر بکرێت تامار دێت و میلاد ڕزگار دەکات بەڵام تامار دەیهەوێت تۆڵەی خۆی لە سەردار محەممەدی بکاتەوە بۆیە لە کۆتاییدا بڕیار دەدەن بمێنەوە. سەردار محەممەدی سەردانی ماڵی فەراز دەکات و داوای لێ دەکات بێتەوە ناو ئیشوکار و دوای ئەو سێخۆڕی ئیسرائیلیانە بکەوێت. تامار لەگەڵ مەرجان پلان دادەنێن بگەن بە سەردار محەممەدی لە ڕێگای کوڕەکەیەوە بە ناوی پەیمان کە کوڕێکی گەنجی زیرەک و سەردەمیانەیە و تەنها چەند هەفتەیەکە لە ئەمریکا گەڕاوەتەوە. بۆ گەیشتن بە پەیمان پێویستە تامار پەیوەندی لەگەڵ واحد دروست بکات کە کوڕێکی دەوڵەمەندە و لە خێزانێکی ناودارە و هاوڕێی نزیکی پەیمانە. هەروەها بۆ گەیشتن بە واحد پێویستیان بە میلادا چونکە میلاد تریاکەکانی بە واحد دەفرۆشت و دەتوانێت لەو ڕێگایەوە تامار بە واحد بناسێنێت. فەراز دەچێتەوە سەرکار بەڵام دەبینێت کە جێگاکەی لەلایەن کەسێکی ترەوە پڕکراوەتەوە. لە هەمان کاتدا هاوسەری فەراز کێشەی دەرونی هەیە و ناتوانێت بچێتە دەرەوەی ماڵەکەی و پێویستی بە فەرازە لە لای بمێنێتەوە. میلاد ڕازی دەبێت بە پلانەکانی تامار و مەرجە دەچێتە لای واحد و داوای لێ دەکات بێتە ماڵەکەی لەوێ تریاکی شازی بۆ هێناوە. واحد هەواڵی ئەو تریاکە دەگەێنێتە باباک ئەو کەسێک کە تریاکەکان دەداتە میلاد بۆ ئەوەی بڵاویان بکاتەوە. کاتێک باباک بەو هەواڵە دەزانێت ڕاستەوخۆ دەچێتە ماڵی میلاد و
لەوێ شەڕ ڕوودەدات لە نێوان تامار و باباک دەبەستنەوە و لەو کاتەدا واحید دێت. تامار و میلاد خۆیان وە خوشک و برات دەناسێنن. تامار بە تەواوی سەرنجی واحید بۆ لای خۆی ڕادەکێشێت. واحید داوای لێ دەکات بێتە یانە وەرزشەکەی. لە هەمان کاتدا باباک خەریکە هەڵبستێتەوە و میلاد دێت و دەیکوژێت. لە هەمان کاتدا فەراز بەردەوامە لە گەڕان بە دوای تامار و میلاددا و لە ڕێگەی قاچاقچیەکانەوە ناوی باباکی دەست دەکەوێت کە هاوڕێی میلادە. بۆ چارەسەرکردنی کێشەی دەرونی خێزانەکەی فەراز دکتۆرێکی دەرونی بانگ دەکات. ئەو دکتۆرە مەرجان دەیهەوێت بەم شێوەیە لە فەراز نزیک بێت و چاودێری هەموو کارەکانی بکات و لە هەموو شوێنێک کامێرا و ئامێری گوێگرتن دادەنێت. فەراز گومانی لە مەرجان هەیە لەبەر ئەوەی کەسێکی بیانیە، بەڵام دوای لێکۆڵینەوەیەکی زۆر بۆی دەردەکەوێت کە ئەو دکتۆرێکی زۆر پاکە. میلاد دەچێتە ماڵەکەی باباک و سەرجەم پارەکانی دەبات. لە هەمان کاتدا کەسێک هەواڵ دەداتە پۆلیس کە میلاد هاتووتە خانووەکەی باباک. لەو کاتەی فەراز دەگات میلاد بە ئۆتۆمبیلەکەی دەربازی دەبێت. تامار و واحید دەچنە فێلایەک و لەوێ تامار زیاتر دەیهەوێت لە واحید نزیک بێتەوە و واحید بانگشتی دەکات بۆ ئاهەنگێک کە پەیمانیشی تێدایە. بەڵام لەو کاتەدا میلاد دەردەکەوێت و هەموو شتێک تێک دەدات. میلاد پارەکانی باباک نیشانی تامار دەدات و داوای لێ دەکات لەگەڵیدا ئێران بەجێبهێڵێت. بەڵام تامار ڕازی نابێت و دەیهەوێت تۆڵەی خۆی بکاتەوە. فەراز ژمارەی ئۆتۆمبیلەکەی میلادی گرتووە و هەموو پۆلیسی وڵاتی لێ ئاگادار کردوتەوە. پۆلیسەکان بە دوای میلاد و تامار دەکەون، بەڵام ئەوان دەتوانن ڕزگاریان ببێت. فەراز دەتوانێت سەرەداوێک لە ئۆتۆمبیلەکەی میلاد بدۆزێتەوە کە پسوڵەکەی یانە وەرزشەکەی واحیدە. فەراز دەبینێت کە وردە هاوسەرەکەی دۆخی بەرەو جێگیربوون دەڕوات و بەمەش سوپاسی مەرجان دەکات. لە ئاهەنگەکەی واحیددا تامار و میلاد دەردەکەون و واحید سەرەتا تووڕە دەبێت، بەڵام دواتر ڕازی دەبێت تامار بێتە لایەن. تامار بە تەواوی سەرنجی پەیمان ڕادەکێشێت. پەیمان و سەردار محەممەدی دەبینین باسی ئێران دەکەن و پەیمان زۆر دڵخۆش نییە بە هاتنەوەی بۆ ئێران. لەو کاتەدا فەراز دەردەکەوێت و داوا لە سەردار دەکات کە مۆڵەتی پێبدات لێکۆڵینەوە لە واحید بکات دەربارەی تامار و میلاد، چونکە بنەماڵەکەی بەهێزە. سەرداریش ڕەزامەندی دەدات. تامار و تیمەکەی پلان دادەنێن کە مۆبایلەکەی پەیمان بگۆڕن بۆ دانەیەکی تر کە بۆمبیان تێدا داناوە بۆ کوشتنی سەردار. تامار لە هەوڵەکەی سەرکەوتوو نابێت. لە هەمان کاتدا فەراز دەردەکەوێت لە لای ئاهەنگەکە و داوا دەکات پەیمان ڕێگای پێبدات لێکۆڵینەوە لە واحید بکات، بەڵام پەیمان دووریان دەخاتەوە. واحید دڵگران دەبێت کە دەبینێت تامار زیاتر لە پەیمان نزیک دەبێتەوە، بۆیە بانگی میلاد دەکات و لە ڕێگەی فێڵێکەوە تریاک دەخاتە گیرفانی و بەگرتنی دەدات. لە هەمان کاتدا پەیمان داوا لە تامار دەکات بچنە دەرەوە بۆ قاوە خواردنێک. ئیسرائیلەکان داوا لە مەرجاندەکانی میلاد بکوژن چونکە زۆر شت دەزانێت. تامار داوا لە واحید دەکات یارمەتی بدات بۆ ئەوی میلاد دەربهێنێت. واحیدیش داوا دەکات کە ئەو یەکتر بینینەی ئەمڕۆی نێوان خۆی و پەیمان هەڵبۆشێنێتەوە. تاماریش ڕازی دەبێت بە داواکارەکان. لەو کاتەی کە پیاوەکانی ئیسرائیل دەیان هەوێت میلاد بکوژن، پۆلیس دێت و میلاد ڕزگار دەکات. ئەفسەرەکە ئەوە ئاشکرا دەکات کە واحید لە پشت دەستگیرکردنی میلادەوە بووە. بەمەش تامار زۆر تووڕە دەبێت و داوا دەکات کە جارێکی تر یەکتری نەبینەوە. تامار دەچێتەوە یانی وەرزشی تێنسی سەرزەوی و لەوێ داوا دەکات پەیمان ببینێت. تامار تەواوی چیرۆکەکە بۆ پەیمان دەگێڕێتەوە و ئەویش دڵنەمایی دەداتەوە. فەراز دەچێتە لای واحید و بۆی دەردەکەوێت کە تامار لە پەیمانەوە نزیکە و بەپەلات دەچێتە ئەو شوێنێک کە پەیمانی لێیە. بڕیار وایە بە هەمان شێوە ئەو ڕۆژە سەردار محەممەدی بێت و یاری لەگەڵ کوڕەکەیدا بکات بە مەشکاتێکی گونجاوە بۆ کوشتنی سەردار. پلانی ئەم جارەی تامار ژەهراویکردنی ڕاکێتەکەی سەردارە. لەو کاتێک کە فەراز دەگاتە لای پەیمان و تامار دەبینێت تامار خەریکی پلانەکە، بەڵام لەو کاتەدا لەلایەن مەرجانەوە تەلەفۆنی بۆ دێت و مەرجان خۆی ئاشکرا دەکات و هەڕەشەی کوشتنی خێزانەکەی دەکات ئەگەر هەر شتێکی نامۆ بکات. فەراز خێزانەکەی لە پێش ئیشەکەی دادەنێت و ڕێگە بە تامار دەدات بڕوات کە ژاوی ئۆتۆمبیلەکانی سەردار دێنە شوێنەکە، بەڵام سەردار بۆ خۆی نەهاتووە بەهۆی ئیشێکی بەپەلەوە. بەمەش ڕزگاری دەبێت لەو پلانەی کە لەلایەن ئیسرائیلەکانەوە بۆی دانرابوو. فەراز دەچێت ئەو جانتایە دەپشکنێت کە تامار دەوێت شتێکی لێ بکات و دەستی بە ڕاکێتەکەی سەردار دەکەوێت و ژەهراوی دەبێت. فەراز دەچێتە ماڵەوە و خێزانەکەی و مەرجان دەبینێت کەنان دەخۆن. فەراز داوا لە مەرجان دەکات ڕاستەخۆ ئێرە جێبهێڵێت ئەگی نادەیکوژێت. لەو کاتەدا فەراز بارودۆخی خراپ دەبێت و وردە نیشانەکان ژەهرایی بوونی تێدا دەردەکەوێت. هاوسەرەکەی فەراز داوا لە مەرجان دەکات بێت و فەراز ڕزگار بکات. مەرجانیش بەو مەرجە ڕزگاری دەکات کە فەراز یارمەتیان بدات لە کوشتنی سەرداردا. ئەویش ڕازی دەبێت و فەراز ڕزگاری دەبێت لە مردن. دووبارە تامار هەوڵێکی تر دەداتەوە و پەیمان تامار بانکێش دەکات بۆ هەنگێکی خێزانی کە چەند پێشبڕکێکی ئۆتۆمبیل لە نێوان پەیمان و سەردار محەممەدی تێدا دەبێت. بەمەش تامار و تیمەکەی پلان دادەنێن کە ئۆتۆمبیلەکە هاک بکەن و کۆنتترۆلی بکەن. لەلایەکی ترەوە عەلی ئەفسەری یاری لەدەری فەراز بۆی دەردەکەوێت کە پێشتر فەراز تاماری بینیوە و ڕێگای پێداوە بڕوات. عەلی فەراز دەستگیر دەکات و بەڕێ دەکەون بۆ بنکەی پۆلیس. لەو کاتێک کە فەراز داوا لە عەلی دەکات چەکەکەی پێبدات بۆ ئەوەی خۆی بکوژێت و بە شەرمەزاریەوە نەمرێت،
گولەیەک دەردەچێت و بەر عەلی دەکەوێت و دەمرێت. پۆلیس دێت و لێکۆڵینەوە لە ڕووداوی مردنی عەلی دەکەن کە وەک خۆکوشتنێک باسکراوە. فەراز نکۆڵی دەکات کە عەلی بینی بێت. مەرجان بە هەڕەشەی ئەوەی کە بەڵگەی تەواویان هەیە کە ئەو عەلی کوشتووە داوا لە فەراز دەکات یارمەتیان بدات بۆ کوشتنی سەردار محەممەدی. ئەویش ڕازی دەبێت. لە ڕێگەی فرازەوە لێکۆڵینەوە لە تامار دەکرێت پێش ئەوەی بچێتە ماڵی سەردار و فرازیش ڕەزامەندی دەدات کە تامار بڕواتە ئاهەنگەکە. تامار و تیمەکەی سەرکەوتوو دەبن لە دانانی ئامێرێک بۆ کۆنتڕۆڵکردنی ئۆتۆمبیلەکەی سەردار محەممەدی. بەڵام کاتێک تامار و پەیمان دەچنە ئەو شوێنەی کە ئاهەنگەکەی تێدا ئەنجام دەدرێت دەبینن ئۆتۆمبیلێکی تری لەیەکەوە دیارە سەردار بۆ خۆی ئامادە کردووە. ئەمەش پلانەکانی تامار و تیمەکەی تێک دەدات. پەیمان تامار دەناسێنێت بە خێزانەکەی. تامار هەر چۆنێک بێت خۆی دەدزێتەوە لە ئاهەنگەکە و دەچێتە لای ئۆتۆمبیلەکان و ئامێری کۆنتڕۆڵکردنەکە ئاڵوگۆڕ دەکات. لەو کاتەدا چەند پاسەوانێک دەردەکەون بەڵام تامار دەتوانێت خۆی لیان دەرباز بکات. ئاهەنگەکە دەست پێ دەکات بەڵام بە پێچەوانەی پێشبینیەکان سەردار ئەو ئۆتۆمبیلە تازەی بۆ کوڕەکەی هێناوە نەک بۆ خۆی. ئەمەش بە تەواوی تیمی ئیسرائیلەکان شۆک دەکات. میلاد هەواڵ دەداتە مۆساد کە دەتوانێت بە ئۆتۆمبیلەکەی پەیمان خۆی بکێشێت بە ئۆتۆمبیلەکەی سەردار و بیکوژێت. تامار بە تەواوی دژی ئەو بڕیارەیە بەڵام سەرۆکی مۆساد ڕازی دەبێت بۆ بڕیارە. میلاد کارەکە ئەنجام دەدات بەڵام سەرکەوتوو نابێت و ئۆتۆمبیلەکەی پەیمان دەکەوێتە خوارەوە و دەمرێت. سەردار محەممەدی و تەواوی خێزانەکەی دڵگرانن بۆ مردنەی تاقە کوڕەکەیان. لەلایەکی ترەوە تیمی ئیسرائیلەکان کۆ دەبنەوە و فەراز دەگاتە لایەن و پێشنیاری کوشتنی سەردار دەکات لە ڕۆژی پرسەی کوڕەکەیدا چونکە لەو ڕۆژەدا کاتێکەیە کە سەردار بەتەنیا لەگەڵ تابوتی کوڕەکەیدا دەبێت و ئەمە کاتێکی گونجاوە بۆ کوشتنی. مەرجان ئەم پلانە بە سەرۆکی مۆساد دەڵێت بەڵام ئەو ڕازی نابێت. مەرجان درۆ لەگەڵ هەمووان دەکات و دەڵێت کە ڕەزامەندی وەرگرتووە بۆ ئەو کارە. تامار دەگاتە پرسەکە و لە ڕێگەی فەرازەوە دەتوانێت بە ئاسانی بچێتە ناو ئاهەنگەکە. کاتێک مۆساد بەوە دەزانێت کە تامار و مەرجان بەنیازی شتێکن فەرمان بە مەرجان دەدەن تامار بباتە دەرەوە و پلانەکە هەڵبوەشێنێتەوە. ئەگەینا دوای 15 خولێکی تر دەیکوژن. مەرجان دەچێتە ژوورەوە درۆ دەکات و بە فەراز دەڵێت کە ئەو هاتووە تا دڵنیا بێتەوە کە تامار کارەکە ئەنجام دەدات. لەلایەکی ترەوە ئێرانیەکان توانیویانە ئامێرێک لەناو ئۆتۆمبیلەکەی پەیمان بدۆزنەوە کە بۆ کۆنتڕۆڵکردنی ئۆتۆمبیلەکە بەکار هاتووە. فەراز ئامێرەکە وەردەگرێت. مەرجان چاوی بە تامار دەکەوێت و داوای لێ دەکات فەراز بکوژێت و پلانەکە هەڵبوەشێنێتەوە. ئەگینا دوای 15 خولێکی تر میلاد دەمرێت. تامار فەراز دەبینێت و وا دەردەکەوێت کە ئەوان پێشتر پلانی تەواوەتیان دانابێت و زانی بێتیان کە ئیسرائیلیەکان ڕای خۆیان دەگۆڕن. فەراز دەچێت میلاد ڕزگار دەکات. لە هەمان کاتدا خێزانەکەی فەراز مەرجان دەکوژن بۆ بۆنێکی ژەهراوی. فەراز ئەو ئامێرە دۆزراوە دەداتە سەرۆکەکەی تا بیگەێنێتە سەردار. کاتێک سەردار بەمە دەزانێت زۆر تووڕە دەبێت و بەڵێنی تۆڵەکردنەوە دەدات. لەو کاتەدا تەلەفۆنێک بۆ مۆبایلی پەیمان دێت. تامار بە سەردار دەڵێت کە پوری سڵاوی هەیە بۆی و مۆبایلەکە دەتەقێنێتەوە و سەردار محەممەدی دەمرێت. تامار و میلاد بەڕێوەن بۆ ئەوی بەرە ئەو شوێنە بڕۆن کە بۆیان دانراوە تا وڵاتی ئێران بەجێپێڵە. کاتێک دەگەنە شوێنەکە میلاد ئۆتۆمبیلەکە دەگۆڕێت و زووتر لە تامار دەچێتە ناو ئۆتۆمبیلەکە. لەو کاتەدا ئۆتۆمبیلەکە دەتەقێتەوە و میلاد دەمرێت. بەم جۆرەش کۆتاییمان بە وەرزی دووەمی زنجیرەی تاران هێنا تا وەرزی سێم و کاتێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.